تیپی وەرزشی زانکۆ یادی 29 ساڵی خۆی بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە بەرپرسانی حیزبی و حکومی کۆلێژی کوردی قەزای شارەزور کردەوە. تیپی زانکۆ کە یەکێکە لە تیپە دێرینەکان هەر بەو بۆنەیەوە دیاری بەسەر کەسایەتی سنوورەکەدا دابەش کرد. تیپی زانکۆ لە ساڵی 1989 لەلایەن چەند کەسایەتیکی ئەو کاتەوە دروست کرا و لە ئێستاشدا بە شێوەیەکی سەربەخۆ و پاڵپشت بە دەستگیرۆیی هاندەران و یاریزانان بەردەوامە و بەڵێنی بەردەوامبوون بە هاندەرانیش دەدەن. تیپی زانکۆ دوای 29 ساڵ لە دامەزراندنی کە بێگومان یەکێکە لەو تیپانەی کە دیارترین و ناودارترین تیپی میلی باشووری کوردستان یەکێک لە تیپەکان زانکۆیە. لەبەرەوە ئیدارێکی زۆر باش و تۆکمەی هەیە. پێشتریش کۆمەڵێ کەسی باش و چالاکدان مەزرانەوە. پێشتر ئەمە چ وەکو یاریزان بە یاکوی ڕاگەیاندکار بە یاوەکو هەر لە سەرەتای هاندەریەوە لەگەڵ زانکۆ ئەوەمان بینیوە کە زانکۆیەکێکە لە پایە جوانەکانی وەرزشی تیپی میلی لە باشووری کوردستانە. بەڵام بەڕاستی بۆ چۆنەتی پێشخستنی تیپ بەڕێوەچوونی ئەم جۆرە یاد و ڤیستیڤاڵ و مەراسیمان لەلایەن ئیدارەی تیپەکان و خەڵاتی ڕێزێنان بەخشینەوە و کۆکردنەوەی وەرزشکاران لەوە هاوڵێکە کاریگەرێکی زۆر گەورەی ئەبێ بۆ وەرزش. بەڵام یادەمانێمە هەموو ساڵە لە یادی دامەزانی تیپەکەمانەکەم ساڵ یادی 29 ساڵەمانە باشنەکانی تیپی خۆمان یەکەم و دووەم و سێم و گۆڵکەر دیارەکەین. هەروە چەند ساڵ تەمەنمانە ساڵ 29 ساڵ 29 کەساتی شار و شاژەکانمان خەڵاتی ڕێزێنان کرد. چەند تیپیژێ لە شار و شاژەکان کە ناوی زانکۆ بە لە خۆشەویستی ئێمە ناناوی ئێمەش خەڵاتی ئەوانیشمان کردووە. تیپێکین تەنها لەسەر گیرفانی هاندەرەکان و خۆشەویستەکانمان تیپەکەمان بەڕێوە بین.